سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویست، ئەمڕۆتان باش، هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت. خۆشەویستان، ئێمە بە خۆشحاڵیە بۆ ئەمڕۆژ پرۆگرامێکی نوێ بۆ ئامادەکردن بە یارمەتی هاوکاران و پێشکەشتان یەکەم. هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بە دڵی ئەوە بێت و تا کۆتاییش لەگەڵمانە بمێنەوە. ئازیزان، ئێمە بۆ میوانەیە میوانەکەم خاتوونێکی شێوەکارە کاتوانی بڵێن ساڵانێکی زۆرە کە لە هونەری شێوەکاری کارەکات، لە هەمان کاتە هەم مامۆستای هونەرە و بەشداری چەندین پێشانگای شێوەکاری کردووە و هەروە چەند خاڵاتێکی ڕێزێنانیشی بەدەستێنا و هەروەکێکە لەو خاتونانەی کە لە هونەری شێوەکاریە خاتونێکی چالاکە و هەروە بەتوانایە. بۆی پێمان خۆش بوو ئەمڕۆ میوانداری ئەو خاتونە بکەین، بۆی پێکەوە ئاشنابین بە ئەزمموی کارکردنی ئەم خاتونە لە هونەری شێوەکاریە و هەروە پلانی داهاتووی. میوانەکەم خاتو تارە شازەمانە. خاتو تارەگەم بەخێربێت. سپاس دەکەم بەشی. سپاس بە ئامادەبوونت. سپاسی هەوشەکەم. زۆر سپاس. خاتو تارە بەشداری زۆرێک لە پێشانگاکانت کردووە. پێم خۆشە لە دوهەمین پێشانگا یاخود لە دوهەمین کار کە تۆ بەشداری تێدا کردبێش کە پێما بێت کە فستیڤاڵێکی شێوەکاری بوو کە لە سلێمانی بەڕێوەچوو کە بە بەشداری کۆمەڵێک لە هونەرمەندانی شێوەکاران لە پارێزگای جیاجەکانی کوردستان و هەروەها عێراق کە بەشدارن بە شێوەیەکی گشتی. بەڵێ پێشنگایەکمان هەبوو، خۆی فستیڤاڵ بوو، فستیڤاڵی بە سەرۆکایەتی منەظەمەی مێزۆپۆتامیا عێراقی کە سەر بە یونسکۆیە نەتەوەی گرتۆکانە لە چەند منەظەمەیەکی جیهانی تۆمار کراوە ئەم منەظەمەیە. ئیتر هەر لێرە پێشنگایەکی کردەوە، قسەیان لەگەڵ من کردەوە چەند هونەرمەندێکی کورد حاضرکەین وەک چۆن هونەرمەندی ترمان هەیە لە پێشنگەکانی عێراق هەمووی حاضرن. نزیکەی 10 هونەرمەندی خۆمانی تیا بوو، خەڵکی سلێمانی و هونەرمەندی تریشی تیا بوو کورد دەرەوەی ینی لە هەر هەرێم و بەس شوێنێکی تر بەشدار بووین لەم پێشنگەیە. لێرە من بووم بە نوێنەری نوێنەری منەظەمەی مێزۆپۆتامیا. باشە، لەو پێشانگەیەوی بە نوێنەری ئەو بەڵێ داوای کرد کە سێرێکی پێشنگاکە بە شێوەیەکی باش چوو بەڕێوە کەوا لەم وەلا بتوانین بۆ هونەرمەندی کوردی خۆمان زیاتر پێشنگا بکەینەوە، سیمینارات و وەرشەی ئیشکردنی هینی سیرامیک بێیان هینی پیکەرسازی بێ. باشە، کاتە تۆ وەکو پردێکی پەیوەندی ئەبێت لەنێوان بۆ نمونە هونەرمەندان و شێوەکارانی باشوور و هەروەها ئەخوار و عێراق. بەڵێ من وەکویسان نوێنەرێکی لە کوردستان نوێنەری ئەو منەظەمەیە کارەکەم ئەوش لەسەر کۆکردنەوەی هونەرمەندەکانی خۆمان و کردنی پێشنگا بۆیان و ئامادەکردنی وەرشەی هی سیرامیک بێ، هی نەحت بێ، هی سیمینار بێ، ئەو شتانەی کە کۆڕ و سیمیناری تێ ئەکرێ و ئیسفادەی تیا بۆ هونەری کوردی خۆمان. زۆر باشە، دواترە گەڕێن و بازە و کارانژەکەن کە تاکو ئێستا چیتان کردووە با پێکەوە لەگەڵ بینەرانە هەندێک لە کارەکانی تۆ ببینین و دواتر بەردەوام بین. بەڵێ بینەرانی خۆشەویست، لەگەڵ میوانەکەم خاتو تارە شازەمان بەردەوام بین لە گفتوگۆکانمان. خاتو تارە، کردنی ئەم جۆرە پێشانگەیانە بەتایبەت پێشانگە هاوبەشانە کە هەموو هونەرمەندانی شێوەکار هەم لە باشوور هەم لە خوار و عێراق خود لە پارێزگای جیاجەکانی تری عێراق کە بەشدارن، تا چەند گرنگە بۆ ئێوە کە خۆت بەشداری زۆرێک لەو پێشانگەیانت کردووە لە پارێزگاکانی تری عێراق، یعنی دەستکەوتەکانی چۆنیە بۆ ئێوە وەکو هونەرمەندان؟ بۆ ئێمە وەکو هونەرمەند ئیسفادەی ئەوەیەکەوە ئێمە زیاتر هونەرمەندەکانی محافزەکانی تریا پێرپارێزگاکانی تر زیاتر ئەناسین، جاروای هونەرمەندی جیهانی تایە، هونەرمەندی عەرەبی تایە، وڵاتە عەرەبیەکان ئێمە ئەیان ناسین. یعنی توانی بڵێ پردێکە بۆ علاقات لە بینی هونەرمەندەکان دروست ئەبێ و پێشانگای تر دروستە بێ لە دەرەوەی وڵات ئەتوانین بانگێشەمانەکەن ئەچین بۆ ئەوێ، یعنی ئیسفادەی هونەری زیاتر لەسەر هونەر و کاری هونەری زیاتر کۆبینەوە. باشە، خۆت وەکو خاتونێکی شێوەکار زۆر حەزەکەیت بۆ
بۆ نمونە لە وڵاتە عەرەبەکانە یاخود بەتایبەت لە پارێزگاکانی تری عێراقا زۆر کار و چالاکی هونەریت هەبێت بۆچی؟ من زیاتر حەزەکەم لەبەرەوەی زیاتر هونەرمەندە عەرەبەکان یا هونەرمەندەکانی پارێزگاکانی تری عێراق زیاتر بناسم زیاتر لە پێشەنگای هونەریە بەشدار بچکە بەڕاستی ئەوانیش هونەرمەندی گەورەیان هەیە و بەتوانیان هەیە ئەتوانین ئەمە ئیسفادەیان لە یەکەم بۆ هونەرەکە بێت بۆیان علاقاتی ئیجتیماعی ینی علاقاتی هونەری بێ زیاتر ئەتوانین لە دەرەوەی وڵات توانی لە پێشەنگای بەشدار ببین شتێکی زۆر باشە بۆ ئێمە. پلانی ئەوەشت هەیە کە کارەکانە بەریتە دەرەوەی عێراق؟ بەڵێ ئیشەڵا بەتەماین پێشەنگا بکەینەوە لە دیتر لە تورکیا بێت یان لە میسر بێ نیازمان هەیە. باشە هونەرمەندانی تری کوردی تایە لە باشووری عێراق؟ بەڵێ ئێستا نیازیەوەمان هەیە ئاخر چالاکیەکان نیازیەوەمان هەیە پێشەنگای بکەینەوە لە بەغداد منەظەمەکە ینی ئەیکاتەوە نزیکەی 10 هونەرمەندی داوا کردووە 10 هونەرمەندەکە لە سەحسابی منەظەمەکە ڕخراوەکە ئەچنە بەغا 3 ڕۆژ لەوێ ئەبن پێشەنگایان بۆ ئەکەنەوە مێدالیا و لەگەڵ بڕوانامەی ڕێزلێنانیان بۆ ئەکەن ئەو 3 ڕۆژە لەوێ هونەرمەندەکان زیاتر تێکڵاو بن بە هونەرمەندەکانی ناوەڕاست و باشووری عێراق. باشە بەشداریکردنی ئەم هونەرمەندانە چۆنە بێ ئا بەپێی ئەزمموی کارکردنیان یاخود بەپێی ئەو کارانەیە کا پێشکەشی ئەکەن یاخود خۆتان هونەرمەندەکان لە باشوور هەڵ ئەبژێرن کەکەی بەشداری ئەم جۆرە پێشانگەیانە بکات. خۆی منەظەمەکە داوای کردووە وتێتی دامان ناوە 6 یا 7 ڕەسام کەوانی کە ڕسمەکەن 2 پەیکەرساز لەگەڵ هونەرمەندێکی سیرامیک دائنین ئەمانە بۆ پێشانگاکێ 6 یا 7 ڕەسامەکە ئەبێ دەئیشی هونەری بنێرن بۆ بەغا لەوێ ئەوان خۆیان لوجنیان هەیە لوجنەکە پێکاتۆ لە 3 مامۆسای جامیعەیە یەکێکیان دوانیان دکتۆرای هەیەکیان ماجستێری هەیە لە هونەرە خۆیان هەڵی ئەبژێرن ئەو کارانە کامکاری باش بێ 5 جیرێ هەڵەبژێرن 5 دانێنەوە تا پێ لیژنەی هەڵسەنگاندن هەیە و کارەکان هەڵەبژێرا. باشە ئەمێ ڕابۆچۆنی تۆ بزانم وەکو هونەرمەندێکی شێوەکار دەربارەی ئەو ڕستەیە خۆت ئەو قسەی دەوترێت کە کارکردن بە تایبەت لە دنیای هونەردا بۆ خانمان ئاسانترە یاخود بۆ نمونە شتی باشتر پێشکەش بە خانمان ئەکرێت زیاتر خانمانەتوانن بەشداری کار و چالاکی هونەرێکان بکەن وەک لە پیاوان. تۆ ئەمە چۆنە بینۆک و خانمێکە لە دنیا هونەردا چەند ساڵە بەشداری ئەم پێشانگەیە ناکەی پێت وایە کە ئەو جیاوازی یاخود ئەو جیاکاریە هەیە یاخود هەر کەسە بەپێی توانا و هیلاکی و مادووبوونی خۆیەتی؟ وڵی ڕاستی تەوێ ئێمە لە لای خۆمان لێرە لە سلێمانی جیاوازی ئەکرێ بەڵێ تۆزێک ئەوەش خۆش نیانی بۆ نمونە من ئێستا گروپێ بۆ خۆم دروستەکەم مجموعەیە پەیکەرساز و یا مجموعەیە ڕەسام ئەڵێم بۆ هۆچ پێشەنگایەکرێتەوە ئەو مجموعەیە بۆ مجموعەیە ئەڵم ئەوە شتێکی باش نییە بەڕاستی لە بینی هونەرمەندە من گروپ بم وا باشترە ینی من ئێستا لەوانەیە هونەرمەندێ من نایناسم بەڵام هیمۆ تواناکەی سێرەکەم کە سێرم کرد بە توانایە ئەیهێنم لە پێشەنگایەکە لەگەڵ خۆمە بەشداری پێکەم چ پێویستەکە من بەڕاستی هونەرمەندەکە زانم بە توانایە بەس بانگی ناکەم لە بەروی من نایناسمە هونەرمەندە. بەدەرلۆ بۆ خانمان ینی بوارەکە چۆنە ئایا دەرفەتی کارکردن زیاتر بۆ خانمانە وکو ئەوەیە کە ئێڵەن یاخود ناوە کەوتۆتە سەر هیلاکی و مادووبوونی خۆت و تا چەند کە خۆت کار و چالاکیت هەیە؟ بەڵێ بۆ خانمان شتێکی زۆر باشە بەڕاستی خاستان ئەگەر خانمەکە بتوانێت بتوانە بێت نەوەستێت لە ئیشی هونەری تا بتوانێت ئیشی هونەری بکە ئەگەر بتوانێت بە باشی خۆی بێنێتە پێشەوە بە شێوەیەکی باش کارەکانی ئەنجام بات ئەتوانێت لە هەموو پێشەنگایەکە بەشدار بێ بەس تۆزێ لەوانەیە قورسی ئەوە بێت کە بڵێ تۆزێ لەوانەیە لە دەرەوەی وڵات تۆزێ زەحمەت بێدەم خوا بتوانێت بێ یەکێکی مرافقێکی لەگەڵ بێت لە بەرەوەی خۆ دەزانی خانمی ئێمە کەلتور و عادات و تەقالیدی خۆمانێ کاتە کەوتۆتە سەر هیلاکی مادووبوونی ئەو کەسە خۆی نەک ئەمە کە ژنێکە یاخود ئەمە کە پیاوێکە دەرفەتی کارکردن بۆ ژنەکە زیاتر بێت بە تایبەت لە کارە هونەرەکانە بەدەر لە پیاوەکە ناکەوێتەوە سەرەوە. زۆر باشە بەدەر لەو فستیڤالە شێوەکاری کە باسمان کرد بێگومان بەشداری کۆمەڵێک لە پێشانگەی هاوبەشی دیکەت کردووە کە هەم لە شاری سلێمانی بەڕێوە چووە. پێم خۆشە خۆت ئاماژە بۆ فستیڤالانە بکەیت کە ئەو فستیڤالانە کێبوون کە بەشداریان تێدا کردو و هەروە کارەکانی تۆ چی بوون کە بەشداریت پێکردەوە؟ من بەشداریم کرد پێش ئەم پێشەنگای منەظەمەی ڕێکخراوی مێزۆپۆتامیا بەشداریم کرد لە پێشەنگایکی هاوبەشە بەکارێکی هونەری بۆ پێشمەرگەی ئافرەت بە ڕێکخراوی بە سپۆنسەری ڕێکخراوی شار لەوێش بەشدار بووم پێشەنگایکی ڕێکپێک بوو چەند هەمووی هونەرمەندی کوردی خۆمان بوو
پێش ئەوش بەشدار بووم لە پێشەنگایەکی ئەلکترۆنی سەر بە نیشتیمانی عەرەبی بوو هەمووی پیکەرسازەکان بوو لە وڵاتی سووریا و جەزائیر و مەغرب و مصر ئەمانەی هەموو تیا بوو من دەرەجەی یەکەم پلەی یەکەمم هێنا لە پیکەرسازیەکەیە الحەمدولله ئیشاءالله پێی خۆی هین زۆرە یعنی پێشەنگای هونەری ئەلکترۆنی زۆرە ئەو باشترە لەبەرەوەی ئەم وەزعی کۆرۆنایە تۆزێک ڕاستە و کەشەوەسە زۆر ساردە ماشەڵڵا لەو بارانەش گێمان لە دەنگێتی زۆر باشە خات و تارە ئەمێ ئاماژە بۆشکەین کە تۆ کۆمەڵێک خەڵاتی ڕێزلێنانی شت وەرگرتووە هەم بۆ نمونە لە کوردستانی باشوورم لە عێراق لە پارێزگەکانی تری عێراق ئەو خەڵاتانە بۆ چی بوون تا ئێستا چەند خەڵاتی ڕێزلێنان و وەرگرتووە بەڵێ خۆی زیاتر من لە چەند منەظەمەیەکەوە شەهادەی ڕێزلێنانم وەرگرتووە بەس تازەترین شەهادە ئەم منەظەمەی مێزۆپۆتامیا بوو کە سێ شەهادەیەکی ڕێزلێنانی بۆ کردم زائد 2 مەدالیا الئیبداع کەوا ینی بە کوردەکەینی سەرکەوتن ینی توانای هونەری و لەگەڵ مەدالیایەکی ئەوەش هەر هینی ینی مەدالیایەکێکی تەمەلت ئەوەش بەسەر بە ڕۆشنبیری عێراق ئەم خەڵاتانە خۆت ئەو مەدالیای ڕێزلێنانە لای تۆ چی ئەگەێنێت وەکو ژنێک کە بەڕاستی ئەوە شتێکە هانی هەموو هونەرمەندێک یا هانی ئافرەتێک ئەیە زیاتر کار بکە زیاتر هەوڵ بە بۆ کاری هونەری کەوا بزانێکەوە هەر مەجالەکە بۆ پیاو نییە بۆ ئافرەتیشە ئەتوانێت ئەویش سەرکەوتن بەدەست بێنێ وەکو هونەرمەندی پیاوەکانیش ببڕێت بەتەکیت باشە پێم خۆشە ئاماژە بۆ بکەین کە بێگومان کاری داهاتووتان هەیەوەکو خۆت باسە کرد وەکو ئەو منەظەمەی میزۆپۆتامیا کە باسە کرد تۆکو جێگیری بەڕێوەبەر کۆمەڵە کار و چالاکیتان لەبەردەستایە ئەو کار و چالاکیانە چین پێوە باسی دانێکیانە کرد کە بەتەمای پێشەنگەیەکی هاوبەشن بەڵام بەدەر لەوە کارەکانی ترچن ئایا تەنها بۆ نمونە ئەو پێشەنگانە لە بەغدا نمایش ئەکرێتەوە یاخود ئەیەن بۆ شارەکانی کوردستانیش بەڵێ ینی ئێمە بەتەمای ئەوەین کە ئەو پێشەنگای کە ئەکەینەوە بۆ ئەو دە هونەرمەندە نیازی ئەوشمانەیە دوای ئەو پێشەنگایکی تر بکەینەوەی تریا لە سلێمانی بێ لە هەولێر بێ ئەوەش عینە شت نزیکەی 10 هونەرمەند یا 20 هونەرمەند کۆ ئەەکەینەوە لە پێشەنگایکە وەرشەیەکی ئیشکردنیان بۆ بکەین وەرشە ئیشکردنەکە ئینی زیاتر پەرەپێدانی ڕۆشنبیریە زیاتر علاقەی بە کاری پیکەرسازی و سیرامیک و ئەم شتانەوە هەیە زیاتر هانی هونەرمەندەکەی ئەو هونەرمەندانی کە ئیشتا تواناکەی بەو دەرەجەیە نییە بەڵێ زۆر ئیسفادەی لێ ئەەکەن و پێشەنگاکەش کە ئەیکەینەوە هەموو شتێ لەسەر حسابی ڕێکخراوەکە ئەبێت لەوانەیە بەڕاستی ئیتر مەدالیایە و بڕوانامەیە و ئیتر ئەگەر پێویستکە مەسەل هونەرمەندەکە لە دووهۆک بێ لە هەولێر بێ ئەمە لێرە هۆتێلی بۆ ئەگرین لە سەحسابی بەڵێ مەسرفاتەکەی هەمووی لە سەحسابی منەظەمەی مێزۆپۆتامیایە زۆر باشە بەدەر لەوە یعنی کاری تایبەتی خۆشت پێش بەرنامەوە گفتوگۆمان کە باسە لەو کرد کە تۆ خۆت حەزەکەیت بۆ نمونە کە پێشەنگایەکی تایبەت بە خۆت بکەیتەوە سەرەتا لە باخا بیکەیتەوە دواتر بیانی بۆ شاری سلێمانی بۆچی یاخود کەی بەتەمای کە پێشەنگای تایبەت بە خۆت بکەیتەوە ئینشاءڵڵا بە تەمام بەم زوانە پێشەنگایەکی خۆم بکەمەوە لە بەغا لەوێ زیاتر حەزەکەم لیۆ دەست پێ بکە چونکە لێرە پێشەنگامان زۆر کردوتەوە هونەرمەندەکان هەموو یەکتر زیاتر ئەناسین وا باشترە بۆ من بۆ علاقاتی ئیجتماعی علاقاتی هونەری زیاتر لەگەڵ هونەرمەندەکانی بەغاشە بەڵێ ناسینی زیاتریش ئەبێ لەگەڵ هونەرمەندەکانی عراقا وا باشترە لیۆ دەست پێ بکەین و دوای ئینشاءڵڵا پێشەنگاکەی هێنمەوە لە سلێمانی کەمەوە جارێک کاتەکەی دیاری نەکرد جارێک کاتەکەیم دیاری نەکرد باشە بین لەسەر ستایلی ئیشکردنی تۆ خاتوتار ئەوەنەی کە من تێبینیم کردی بێ زیاتر بۆ نمونە فیگەری تابلەکانی تۆ ژنە ینی ژنە کردووە بە سمبولێکی دیار لە تابلۆکاندا زۆر ڕنگ ئاياتەوە بۆچی ژن هەڵبژاردووە تەنها هۆکار ئەوەیە کە خۆت ژنی داخل لە معاناتی ژنان تێگەیت یاخود هۆکارێکی تری لە پشتەوەیە خۆی زیاتر ئێمە ڕێزلێنانێکە بۆ ئافرەت کە بەڕاستی ئافرەت شتێکی جوانە ئەتوانین بڵین وەکو فریشتەیە سێریکەین باشترین کارکەر کە تۆ لە هەموو شوێنێکا کە ئیش بکە لەگەڵ ڕێزم بۆ پیاو کاریگەری زۆرە و ئیشی زۆرە ئافرەتە بەڕاستی بەس مشکلەکە ئەوەی دیار نییە ئیشەکانی لەبەر ئەوەی کۆمەڵگەی ئێمە تۆزێک کۆمەڵگەیکی شەرقیە زیاتر ئەتیمان بە ئافرەت ناین زیاتر پیاوەکە ئەهێنی لە پێشەوە بەس ئەگەر ئێمە
تۆ یارمەتی توانای ئافرەت بین متأکدم کە ئافرەت توانایکی زۆر گەورەی هەیە و سمبلێکی زۆر جوانە بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەیە. بێگومان وایە. دەستەکان خۆش خات و تارەگیا من هیوای سەرکەوتن بۆ تۆ خوازم هیچ ماوە کە باسی بکەین نەخۆ دەگەشتێ باسمانە کرد بە لە پرۆگرامەکەیە دەربارەی کار و چالاکیەکان و کاری داهاتوو. زۆر سپاسی ئەوەکەم و سپاسی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەکەم. دووبارە زۆر سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵیم بە هیوای سەرکەوتنی زیاتر و کاری جوانتر. بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین دەچینە لای نوێترین بەرهەمی شێر کۆمەلەکی کە بۆ یەکەمین جارە کە لە ڕێگەی پرۆگرامی ئەمڕۆوە نوێترین بەرهەمی ئەم هونەرمەندە ئازیز و خۆشەویستە بە ناونیشانی شار خامۆش لێرۆ بڵاو ئەبێتەوە کە بەرهەمەکە یاخود کلیپەکە دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها خۆپاراستنە لەو ڤایرۆسە با پێکۆ بینەر بین و ئەگەڕێنەوە. بڵێ بۆچی هۆشارەکەم ئێستا مات و پەشۆکەوی ڕقامەکان چۆڵ و هۆڵم وە نەکردم ئەڵێ چاوی بەد لێداوی جاران سەراو باخی گشتی پڕبوو لە جوانی و پێکەنی لە ڕێبواران جمەی دەهان سەڕێژ بوو لە خۆشەویستی ئەشک و سركنستا هوري ماتم شون لبالم كيالا ودیدار عزیزان من خوناگرین و صبری ایوب من برا لگشت کس و کاری کردوی هچاو برکا وکو شوی انگوست چاو
داهاتووی لە تاوری کردووی نازیز دڵتەنگی من بە کۆتان بێ دڵی شارم لێو ڕێژ بێتەوە لە جوانی بەڵێ بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم کە تاوای پرۆگرامەکە بەدڵی هەموو لایەکتان ببێت سوودتان لێ بینی بێت دووبارە بە هیوای تەندروستێکی باش بۆ گشت لایەکتان هیوادارم ئێوارێکی خۆشتانە بێت ماڵتان ئاوادان